رانسبر کاک ڕەنجبەر برای گەورەی نای بەڕێزە ناوم لەیسا کاک لەیس بەڵێ بەچیەوە سەرقاڵن چ کارێک دەکەن ئەوە دکتۆرەوە منش ئاسایش لە شستاوە دکتۆری چییە؟ تیشکا من یاش ئەشیعە بەڵێ حاڵەتی ناخۆشیە بۆ لاتان وایە؟ بەڵێ دەی لە شتان ساغ بێ؟ هەموو زولفەک لە هەموو زەمانێک حالەتی خۆش و ناخۆش هەرەیەوە وایە دەشت بەس ئاخرەوەی ئەمان زیاتر شکاویە ئیش زیاتر شکاوێز دنیا هەر بەخۆی وایە وایە تەبیعاتی وایە خراپە و باشە و چاکە و ناخۆشی خۆشی هەمووی دەبینی وایە تەبعاً ڕاستەکەی بەڵام مەبەستمەوە بوو ئەم چکە ئیشەکەی تیشکە زیاتر حاڵەتی شکان و لە جێچوون و شەرت نییە وایە؟ شەرت لە تەواریەکان ئەو شتانە هەیە وەڵڵا ئەیلای ئێوە چی هەیە؟ ئێمە لەم خەستخانەیەمە بەس سینگە بەسی سینگە بەسی سینگە شعی سینگ ئێدە باشە شتی خۆش ڕۆیات؟ شتی خۆش ڕۆیان لە ئێوە؟ لە خەستەخانە و شەکان ناخۆشە ئەی منش چێڵە لەو ساڵگەوە ناڵم ناخۆشە حالەتی نەخۆشخانە ناخۆشی ئەکید بەڵام لە بینی کارمەندەکان خۆشە شتی خۆش ڕوویات لە بینی خۆیان بەڵێ بەڵێ لە بینی خۆیانە ئەوەی بێتە خەستەخانە کەس حەز لێ نییە بستە وەڵڵا خەستەخانە ئەکید یاخوا هیچ کەسێک شوانەکەمان لێ بکات لەسەر وەرزش پەلەتە؟ عزیگەمە بەشۆنی ویستم پرسیارێکی ناوەڵا ریال مەدریدم وەڵڵا ئارێ وەڵڵا دەوڵا با پرسیارەکەم بگۆڕم نا ریال مەدریدم دەمە بیگۆڕم پرسیارەکەم ئەوە بوو بەڵێ ئەیزانی باشە تۆزە قسەی خۆشم بۆ بکەم پەلەتان چییە؟ قسەی خۆش قسەی خۆش یعنی بەسەراتێکی خۆشم بۆ بگێڕەوە لەژیان بەسەراتە چ خۆتی لەو چێ ئێستا ئەم بەسەراتێک خۆشم بۆ گێڕێتە تۆش بەسەراتێ نوکتەیە والله ئەمن بەسەراتی خۆشم نی من هەمووی ناخۆشیە خوانەکە بۆ وانێ ژیانی هەمومان خۆشی و ناخۆشیشی تایە عرقەت ناخۆشم نەدیوە گشتی ناخۆشی کووە دەبێ نەمدیوە کووەیە لە ژیان ئەوە بووە یان بێمەل بووە نانەنا بێوابێ چۆنە بێوابێ بە قورئان ئەبێ دایم هۆکارێکە هەبێ بۆ دڵ خۆش بوون خۆت بۆ خۆت ئەو هۆکارە دروستکەی دلە خۆت بۆ خۆتەوە کارە دروستکەی ئێستا پرسیارەکەمان لێ بکە بە جواب بدەینەوە ئێستا من تووشی بڵێ پرسیارەکە بزانە لە بابەتی چییە کە دەکەن خەڵاتەکەی چییە؟ من نەمازان خەڵاتەکەی چی خەڵاتی زۆر باشم پێ حەستان لە چییە کاکە ئێوە؟ دکتۆر بابزانە کاک دکتۆر حەزت لە چییە؟ خەلاتەکەش وەگەر چێ فەقیر ببیدی ئینشاءالله ئەم نامێت بەس پرسیارەکەی جواب ماشەڵڵا دڵیان چەند باشە و دوو برادەرە ئەڵە خەڵاتەکەش ماوەگرین بە یەکێک کە فەقیر بێ بیدن مانگۆ بیدن لە باتی ئێمە ئێمە خەڵاتەکە دەدەین بە بەڕێستان ئیتر ئێمە ژێرە دەدەینە فەقیرەشی چۆنتان پێ خۆش بوو وای لێ بکەین باشە پرسیارتان لێکم پرسیارێکمان ئامادەیە وەرزشیە کامتان جواب بێنەوە تۆ جواب دەدەیە زۆر چاکە ئەوە دی من لە وەرزش باشترم هەردووکمانێ چین میمێکمان جواب دەین کۆپی یەکترن ئەوەی لەلای ئەو لای تۆش هەیە ئەو تقریبان 25 ساڵە برادر 25 ساڵە برادر وەکو هاوڕێیەکی یەک ئەوە شەو ڕۆژ پێکەوە باشە چیتان هەیە لەسەر هاوڕێیەتی هاوڕێیەتی ئەگەر دوو برادر بەڕاستی بی بەبێ مەسلحات ژیان بەبێ مەسلحات بێ دەمینێتەوە ئەوەی بە مەسلحات دەڕوا قەت نامێت وایە دەستان خۆش بێ سپاس بە وتە جوانەکەت پرسیارەکەمان ئەوەیە مۆندیالی 2002 بەڵێ چ وڵاتێک بەڕازی بردیۆ لە ئەڵمانیا دوو بەیت یەک لەوانە ڕۆناڵدۆ ڕیڤالدۆ گۆڵەکەیانیا کرد ئەمن لە ریاضە داوای لێ برنج دەکەین شارەزایمانەیە پرسیاری ئاینی بووە داوای لێبردن دەکەینەوە دەمەی نۆمانەدات بەس ریاضە هەرچی جواب دەدەین بەخۆم یەک لە هەندەرەکانی یانەی هەولێرم لە ساڵی 93ەوە هەتا ئێستاش هەر مەلعەبەکی هەولێر گەمەی لێ بێ من لێ بووینە دەست خۆش بێ سەرکەوتوبی هەر لە خۆشیە بێ ماشەڵڵا زانیاریەکانی دەقیقن پێدەڵێ بە ڕۆژ و کات و بەروەر و سەعات و ئەوێڵێ هەموویە دێن یەک لەوانە گۆست باشترین لاعیبای ڕۆناڵدۆ دەرچوو ڕۆناڵدۆ باشترین لاعیب بەڕاستی دەرچوو ڕۆناڵدۆ کریستیانۆ ڕۆناڵدۆ نا ئەو کاتێوانەی مێژووی قەدیم ڕاست 98 زێدان بردی فەڕەنسا بوو 94 ئەرجەنتین بردی ئەوە یەک لە مۆندیالەکان ئەوە چۆنە نەبووی بە بێژەری هەواڵی وەرزشی خۆ هەموو ێزانی ئەو کاتی زۆر عەزم لێ بەس ئێستا نا ئێستا حەزت لێ نییە ئێستا ژیان سادە بووە یامرەك زەحمەت بووە ئەوەندەی دەبی لە مارومنداری خۆت هەوڵدەی زۆر باشە دەستان خۆش بێ وەڵامەکەتان ڕاست بوو بوونە خاوەن خەڵاتێکمان پێبن فەرمونون ئەوە خەڵاتی ئێمە بۆ بەڕێستان بۆ هەردووکتانە ئەوە بۆ بەڕێز ئەوە دەچن لە سیتی دیجیتال سیتی لەسەرەوە بازاڕی دەکەن بۆ کارتە ئەوەش کارتی تێکساس چیکنە
دەچن لەوێ نان دەخۆن زۆر عەزلنا سەتا بیست تاشکاندن وەردەگرن باشە بەدڵتانە وەکو منی ئەم بەدڵمان دەست خۆش هەر هەدیەک بی بەدە لە گچکە و گەورە بی نیم بەرنامەکەی جەنابتە سەرکەوتوو بیریشالە لە ژیان ئەوە دەعمەکە لۆ مێژوو لۆ وەرزش لە ئاینی لە جوگرافیا لە تاریخ هەموو وەرکەس لە بواری خۆی ئەمە وەکو بواری ڕاضە چکە تەمەنەکە ماڵەس دڵی توندا ئەم قسەی بکەم بەسەوە ئەم قسەکانی کرد ماشەڵاسکی پڕ قسەیە قەی ناگەوە ئەرێوەڵە بیدۆی باو قسەکەی کەمی قسەی ناکەم قسەمان بۆ بکە هەردووکتان قسەم بۆ بکەن ئەو قسەکانی کرد پێویست دەکەم برێم تۆش بڵێ تۆش بەشی خۆت بڵێ ناوەڵە من زۆر سپاس زۆر ممنون خشتی گەورەی سەلامت بێ لەشتان ساغ بێ زۆر سپاس بۆ بەشداریتان کاتێکی خۆش خواتان لەبێ